سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. کاندیدی ڕاستپێرا و پێکەنانی حکوومەتی نوێی عێراق لە ماوەی دیاریکراوی دەستوریدا نەیتوانی کابینەکەی پێشکەش بە پەرلەمان کات. بەمە جارێکی دیکە دۆخی عێراق و هەوڵەکان بۆ پێکەنانی حکوومەتێکی مەدەنی لە عێراقدا شکستی هێنا. چی بوون هۆکارەکانی شکستی عەلاوی لە کاتێکدا ئەو لە سەرەتای دەستبەکاربوونی بۆ نێو پرۆسەکە زۆر بە باوەڕ بەخۆبوونەوە ڕایگەیاند کە ئەو دەتوانێت ژیانێکی سیاسی تازە لە کۆی دامەزراوەکانی دەوڵەتدا دەست پێ بکات. من لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵک بابەتی دیکە سەبارەت بە دوایین پێشاتەکانی عێراق و ئەو دۆخێکی ئێستا تێدایەتی دەکەمە تەورێک بە وەڵام لە میوانەکەم بەڕێز دکتۆرە ئەشواق جاف ئەندامی خولی پێشی پەرلەمانی عێراق وەردەگرم. دکتۆرە بەخێر بێت. سپاس. دکتۆرە وەک دەستپێک دەمەوێت بەدەر لەو هۆکارە گشتیانی کە لە ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە زاری بەرپرسانی عێراقەوە بۆ شکستی عەلاوی باس کرا، چی هۆکارێکی دیکە هەیە کە نەزانراو بێت کە هۆکاری سەرەکی و خاڵی سەرەکی بێت لە شکستی عەلاوی لەم کابینەیەدا؟ بەڵێ زۆر سپاس بەجێنابێت، سڵ لە جێنابێت و لە بینەوەی خۆشەویست. بە حقیقەت هەرچەنش عەلاوی پێشتر پەرلەمانتار بوو و هەروەهاش وەزیر بوو ماوەیەک، بەڵام دراستێک یان تێگەیشتنێکی تەندروستی نەبوو بۆ ژینگەی سیاسی عێراقی و هەروەهاش هەوڵی ئەوەی دا کە بە تەنها بریار بدات و جەنابەت دەزانی دەستوری عێراقی تێیدا ئاماژە کراوە عێراقێکی ئیتیحادی فدراڵی وهروهاش العراق يتكون من القوميات والأطياف كواتا اعتراف كردنا بويك عراق چن بيكاتيكي تيايا چن مذهبي تيايا بويا تو ناكريت تهميشي أو همو بكيت وتنها خوت بو دروس كردني كاريزميكي سياسي دبيت تهميشي لأن كان ورأيي هذا سياسي كان يتربكيت كاريزمي سياسي بتهميش كردن دروس نابيت بلكو بيتجيشتن لدستوري عراقي وهروهاش لإدارة داني حكم لدولة عراقي لريجي حكومة عراقية براستي بداخل عليهم إما أو ما نبيني لا علاوي وهروهاش همان أو كيشيك بيش ترهبوا ودواي 2003 هي تنها دموچەوەکان گۆڕاوە و هەمان بیرروبۆچوون پێش 2003 هەموویان دەیانەوێ بە دەستێکی مرکزی و دەستێکی ئاسنی حکمی عێراق بکەن لە کاتێکە مرکزی نەماوە پێش 2003 بەنسبەتی عەلاوی خۆی جنسیەکەی بەرتانیە يعني ناسنامەی بريطانية هي يعني مواطنێکی بريطانية لە بريطانيا خودی خۆی هێزە سیاسیەکان حکومەت تشکیل دەکەن ئەوەی کە ئێستا ئێمە دەیبین لە ساحەی سیاسی عێراقی بودعایە بەڕاستی دەڵێن دەبێت ئیلا بێلایەن بێت تۆ دەستورێکت هەیە مادەی 76 دەستوری عێراقی خاڵی یەکەم دەڵێت سەرۆکی کۆمار تەکلیفی کوتلەی ئەکبەر لە ناو پەرلەمان بۆ دەستنیشانکردنی کاندیدی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کەواتە ئەترافێکی سەریحی داوە بە هێزە سیاسیەکان بۆ دانانی بەردەبناغی دروستکردنی حکومەتە ئەوەی عەلاوی وستی بیکات دەبێت ئیلا بێلایەن بێت ئەمە تەنها بۆ داپۆشکردنی فەشەلی حکومەت دوای حکومەتەکانی پێشوو. من بە دیاریکراوی مەسەر ئەو بابەتە بەڵام ئەمەی کە عەلاوی کردی یعنی ئەمە ویست و ئارەزووی خۆی بوو کە دەیویست حکومەتی داهاتووی عێراق بەم شێوەیە بێت یاخۆت لە نەزانین و شارەزایی ئەو بووە بە تایبەتی ئەو دۆخە سیاسی کە لە عێراقدا بە درێژایی مێژوو گوزەراوە یعنی کامیان بووە؟ من دووبارە دەڵێمەوە دراستێکی وردی نەبوو بۆ ژینگەی سیاسی عێراقی ئۆکەی و پێشم وایە لە هەندێک لە دروشمەکان تۆ طبعا دروشمی فەیسبوک و دروشمی هەندێک دروشم ئەمە ڕاستە دەبێت تۆ ئیطلاعی لەسەر بکەیت بەڵام نابێت بیکەی یعنی بە ئەساس یان بە مەبدەئی خۆت ئەگەر ڕاست بێت بیکە بەڵام ئەگەر واقعی نەبێت دەبێت ئیهمالی کەیت ئەم دروشمانە چونکە تۆ تەنها دەستور کە خزمەتکردنی خەڵکە مەرجعی تۆ بێت بەڕاستی من پێم وایە ئەم هەڵەیە کە عەلاوی تێکەوت بە دروشم وای لێ کرد کە غەڕورێکی سیاسیە بێت و ئەخیرەکەی نەیتوانی حکومەتەکەی تشکیل لەم هەڵەیەدا لانی دیکە بەشدار بوو یاخود نەخێر بۆ خۆی عەلاوی عنی پێی باش بوو کە ئەم حکومەتە بەم شێوەیە لە دایک ببێت کە نەیتوانی سەرکەوتوو بێت یعنی هیچ لایەنێک ڕۆڵی هەبوو لەم تێڕوانینە بۆ حکومەتی نوێیەکە لە عێراقدا دروست ببێت؟ دەتوانین بڵێن لایەنێک بۆ نمونە ئەگەر ملاحەزەی ناوەکان بکەیت ئەو دەڵێت بێلایەن بێت لە کاتێکە
بوونی کەسەکە سەر بە پارتێکی حزبی بە پێ دەستور قەدەغە نەکراوە کە ببێتە وەزیر یان سەرۆکە ئەنجومەنی وەزیران بەڕاستی ئەمە دەبێت بزانی مادەی 76 یەکی دەستور وەکو ئاماژەم پێکرد ئەوڕۆڵەیدا بە هێزی سیاسەکەن 77 دەستور دەڵێت هەمان مواصفاتی ئەندام پەرلەمان وەزیر هەمان مواصفاتی ئەندام پەرلەمان بە پێی مادەی 49 دەستور دەڵێت دەبێت شەهادەی هەبێت و کامل الأهلیة وينظم بقانون یاساکەش ئەوە هاتەوە دەبێت دەستپاک بێت دەبێت بەعسی نەبێت یعنی موسالە و عەدالەت شمولی ناکات دەبێت تاوانی ئەنجام نەداوە دەبێت سمعەتی باش بێت دەبێت خبرەی هەبێت هیچ لەم خاڵانە نەیوتوە نابێت سەر بە پارتە سیاسێک ببێت بۆیە عەلاوی دەتوانین بڵێن لایەنێک وای لێ کرد کە غرورێکی هەبێت وەگوێ لە لایەنەکانی تر نەگرێت ئەمەش غەڵەتێکی گەورەیە بەڕاستی دەبێت لە هەر کەسێک لە پرۆسەی سیاسی دەبێت بە دیپلۆماسیەت و بە زمانێکی یاسایی و دەستوری مامەڵە بکات لەگەڵ لایەنەکانی دکتۆرە لە پای ئەوەی کە لە عێراقدا دەگوزارێ ینی بۆ نمونە کورد لەکوێ هاوکێشەکەدا بوو بۆ نمونە یعنی ورتر و ڕوونتر ئەگەر بڵێم پاڵپشتی سەرکردایەتی کورد و کۆی لایەنە سیاسیەکان بۆ کابینەکەی عەلاوی وای دەکرد شکستەکە بە سەرکەوتن بگۆڕێت پێم وایە دووبارە دەڵێمەوە ئەم جوملەیە باشە و تەکیدیشی لەسەر دەکەم دەموچاوەکان تەنها گۆڕاوە دوای 2003 بەڵام بە هەمان تەفکیر بە هەمان بیر بۆ چوون ئێمە نەتەوەیەکی سەرەکین ڕاستە نەتەوەی دووهەمین بەڵام سەرەکین لە عێراق و هەروەهاش پرۆسەی سیاسی عێراقی بە سێ گۆشە هەر یەکێک لەم گۆشانە ئەگەر نەمێنێت ئەڕوخێت سونە و شیعە و کورد تۆ چۆن ئەتەوەیە کەیانی هەرێمی کوردستان کە پێی مادەی 117 دەستور هاتووە تەهمیشی کەیت بە هیچ منطقێکی سیاسی ئەمە دروست نییە دووش پرۆسەی سیاسی لە عێراق پرۆسەیەکی دیموکراسی نییە بەڵکو دیموکراسیەکی داپۆشراوە معنای ئەوەی چییە بە بەردەوامی من ئەو مستەڵح بەکارهێنم ئێمە نەگەیشتینە دیموکراسیەکی حەقیقی دیموکراسیەکی ڕاستەقینە بۆ ئەوەی بۆ نمونە وەزیرێک کە کوردستان هەڵی نەبیژە یعنی تەحدیدی نەکردووە ئەتوانێت نوێنەراتی کوردستان بکات ئەگەر وابێت بۆچی پێشمەرگە تا ئێستا مەعاشنیە کەسێکی غەیری کورد هەڵ نەسا بڵێت ئەو پێشمەرگەیە مەعاشنیە یان بۆ نمونە کە موچەی فەرمانبەرەکانی کوردستان بڕا کەسێک غەیری کوردمان نەبینی هەڵسێر بڵێت ئەوە بۆچی موچەی فەرمانبەرەکانی کوردستان بەبێ حەق و بەبێ پاساوێکی یاسایی بڕاوە کەواتە ئەو دیموکراسیە تا ئێستا داپۆشراوە تۆ پێویستت بەوەیە کە نوێنەرەکەت خۆت وەکو کوردستان تەحدیدی کەیت بۆ ئەوەی مافی ملەتەکەت بەدەست بێنێت ئەفەن بەس ئەو ملاحەزایە تەنانەتیش لە کاتی شەهیدبوونی پێشمەرگە لە هەمان سەنگەر لەگەڵ جەیشی عێراقی و حەشدی شەعبی یاسایەکیان هێنانە بەرلەمان بۆ مافەکانی حەشدی شەعبی و جەیشی عێراقی ئەدرا بەڵام پێشمەرگە نا تا ئەو کاتەکە اعترازم کرد لەسەری و نابێت و وتیان لە دەستور نەنووسراوە وتم شەری داعش ئەو کاتە نەبوو بەڵام ئێستا ئەوە تا خوێنیان بەیەکەوە لەناو هەمان سەنگەر شەهید دەبن چۆن ئێوە بەڕاستی قوبوڵیکەن پێشمەرگەیەک شەهید دەبێت مافی نەبێت ئەو دوای گفتوگۆکی زۆر ئینجا توانیمان ئەو مەلەفەی شەهید ئەتوانێت لە بەغدا تەقدیمی کاتیان لە هەرێمی کوردستان ڕوونە دکتۆر کەواتە هەموو ئەمانە دەری دەخات کە کورد حەجمێکی گەورەی لە عێراقدا خۆ ناکرێت ینی پشتگوێ بخرێت بۆ نمونە عەلاوی خۆی لەم ڕاستیە تێگەیشتووە ینی ئەمەی کە کردی بە جۆرێک لە جۆرەکانی ئێستا پەشیمانە لێ یاخۆن یەک ملاحەزەم هەیە کێشەکەی عەلاویش یەکی کێشەی تریشی هەیە باشە جگەلەوەی کە زۆر بە جوانی لە ژنگەی سیاسی عێراقی تێنەگەیشتووە دەرسێکیشی وەرنەگرتووە لە ڕابردوو جا من ڕێگەوە پرسیار بوو بە من یعنی بۆ نمونە عەلاوی بۆ نەیتوانی ینی ئەزمموی سیاسی ڕابردوو بکات بە بنەما بۆ سەرکەوتنی خۆی لەم کابینەیەدا بۆ نەیتوانی ئەمە بکات پێم وایە وەکو ئاماژەم پێکرد غوروری سیاسی و هەندێک لەو دروشمانە کە دەوترێت یعنی تۆ طبعاً کە ئەگەر فعلا لە پرۆسەی سیاسی عێراقی تێگەیشتووی نابێت بە دروشم فیسبوک یان دروشمێکی لابەلا دەبێت تۆ بە دەستور دەبێت خوێندنەوەیکی وردت هەبێت دووش ئیستیفادەی نەکردووە لە هەڵەکانی ڕابردوو هەن کەسانی تر دەبوایە
کە دەڵێم خوێندنەوەی ژینگەی سیاسی عێراقی دەبوایە زۆر بەوردی بیخوێنێتەوە لێی تێبگات ئینجار ئەو هەڵە بەڵام پێم وایە ئەو اعتیمادی کرد لەسەر ئەو هێزە سیاسیە وەوا تێگەیشت بوو کە ئەمە تەنها پێویستی بەوەیە و ئیتر هیچ کەسی تر کورد پێش ئەمە ئەم پامەی بەڕوونی بە علاویە يعني بۆ نمونە ئەم شتان ئەم بنەمانی کە بەڕێزت بۆ لەدایکبوونی حکوومەتێک لە عێراقدا يعني باسی دەکەیت کورد سەرکردایەتی کورد پێش لەدایکبوونی کابینەکە ینی کە نەیتوانی حکوومەتەکە پێک بێنێت ئەم پامەیدا بەگوێ علاویە ئەو وەڵامی چی بۆ ئەوەی بۆ تو ئاگادار بیت کورد بە بەردەوام طبعا من دەستخۆشی لە هەموو فراکسیۆنە کوردستانیەکان ئەەکەم باشە و لە سەرکردەکانیانە و هیوادارم ئینشاءالله بەردەوام بن لەو هەڵوێستە چونکە یەکریزی ماڵی کورد لە بەغدا زۆر زۆر گرنگە بۆ بەدەستهێنانی مافی ملەتی کورد باشە ئەوە زۆر گرنگە دووش کورد بە بەردەوامی لەواتەیە پرۆسی سیاسی دوای 2003 دروست بووە تا ئەم لەحزەیە بە بەردەوامی کە گفتوگۆ دەکات لەسەر شەخص و کورسی گفتوگۆ ناکات لەسەر بەندە دەستوریەکان و مافی ئەو ملەتە بەڵام ڕێزم هەیە عەلاوی وەکو ئاماژەم پێکرد یعنی گفتوگۆکان نەگەیشتنە نەتیجە خۆی کێشەکە تەنها لە مەسەلەی تهدیدکردنی نێرانی کورد نەبوو تەنها لەسەر کارنامەی عەلاوی خودی خۆشی تەنانەت بەشێکیش لە چاودێران پێم وایە کە بەشێک لە خودی شیعەکانیش یعنی هەر بە عەلاوی ڕازی نەبوون کە ئەو پرۆسە وەربگرێت بەتەکید بەشێک لە شیعەکان و بەشێک لە سوننەکان و کورد بە هەمووی چونکە وەکو ئاماژەم پێکرد کارنامەکەیشی یعنی چۆن ئەڵێ پێداویستەکانی واقعی عێراقی ئەمڕۆ زۆر لەوە گەورەترە لەو کارنامەی بەسیطە کە خۆی پێشکەشی کردووە بەڕاستی و تۆش لە کارنامەکە دەزانی ئایا ئەو کەسە نیەتێکی هەیە بۆ جێبەجێکردنی وەزعەکە یان هەر ئەوەیە متمانە بەدەست بێنێت و تەواو ئەمە کێشەیە ڕوونە کەواتە بە شکستی عەلاوی لەم کابینەیەدا کێن ئەوانەی کە زەرمەند دەبن و کێن ئەوانەی کە بە شکستی عەلاوی سودمەند دەبن یعنی ئەو ئێمە طبعا لە مەسلەی سیاسی ئەو زمانی سیاسی ئێمە ناڵێن شکست و سەرکەوتن باشە چونکە پرۆسەی سیاسی عێراقی بەردەوامە باشە بەڵام دەتوانین بڵێن کێ توانی مافی ملەتەکەی خۆی بپارێزێت کورد توانی بەم یەک دەنگیە و یەک هەڵوێستیە پێگەی خۆی جارێکی تر بەهێز کات و بە یەکریزی خۆی طبعا و دووش پاراستنی مافەکانی ملەتی کوردستان چونکە بەڕاستی کارنامەی عەلاوی عەرەبەکە دەڵێت غێر مشەجع یعنی دەربارەی ئەو مەلەفانە لە نێوانی هەرێم و بەغدا مشەجع نەبوو بۆیە ئێمە کە دەڵێن زامانە چونکە ئێمە زۆر تاقیمان کردوتەوە زۆرمان بەسەر هاتووە وەکو ملەتی کورد نامانەوەی بچینە پرۆسەیە کەس هیچ زەمانەتی تێ هەرچەند طبعا لە هەموو پرۆسەی سیاسی عالەمی زەمانەت نییە بەڵام تا ڕادەیەک دەتوانی بڵێ پابندبوون بە دەستوور زەمانەتە بۆ کوردستان کە ئەو لە سەرەتای پابندی دەستور نەبێت چاوەڕێی چی لێ دەکەیت بەڵام دکتۆر لە پەنای ئەمەشدانی بۆچوونێکی دیکە هەیە بۆ نە پێی وایە کە عەلاوی بۆ خۆشی ینی لەسەر کۆمەڵێک خاڵ لەگەڵ کورد ڕێکەوتوە لە دانیشتەکانێکی لەوانە مادەی سەوچی و نردنی موچەی هێزەکانی پێشمەرگە ینی بۆ کورد بەم داواکاریانی عەلاوی ڕازی نەبوو ئەمە داخڵی کارنامەی خودی خۆی کراوە دەبێت ئەوە بپرسی ئاخر هەندێک لە ڕێزم هەیە عەفوان ئەوە مافی ملەتە باشە بە وتی ناکرێت بە دانیشتنێکی شەفەهی زەمانەت نییە تۆ کارنامەی حکوومەتت هەیە دەچێتە ناو پەرلەمان دەنگی لەسەر ئەدرێت ڕوونە ئۆکەی و هەروەهاش کە دەنگی لەسەر ئەدرێت دەبێت تەزمینی بودجەی یاسای بودجەی دەوڵەتی عێراقی بکرێت ئەو کاتە پەرلەمان کە باڵاترین دەستێکی یاسایی دەنگی لەسەر ئەبێت بە ماڵ لەسەر حکوومەتی ئیتیحادی بەڵام تۆ بە دانیشتنی دوو کەسی یان وەفدێک لەگەڵ کەسێک و بڵێت لەوانەیە بیکەم و با دەستکەم بە کارکردن ئەمە کارکردنی سیاسی کەواتە وەک دوایین پرسیار لەسەر ئەم تەوەرەیە ئەو خوێندنەوەی کە سەرکردایەتی کورد و کۆی لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان بۆ عەلاوی کردیان لە ئەسنای دانیشتنەکاندا خوێندنەوەیکی دروست بوو بەتەکید باشە دکتۆر هەر لە دوای دەستەکارکێشانەوەی عەلاوی ئێستا عادل عەبدولمادی لە وتارێکدا ئاماژە بۆ دەکات کە چیتر ئەو ینی بەرپرسنی لە کاروبارەکانی عێراقدا ینی
چی ئەگەرێک چی پێشهاتێک لە دوای ئەمە چاوەڕێی عێراق دەکات؟ طبعا هەمومان دەزانین ئێمە عێراق ئێستا ڕوبەرۆ چەند قەیرانێک بووە باشە یان دەتوانین بڵێن تەحەدیات بۆ نمونە تەحەدیەکی سیاسی بۆ چونکە میلملانی هێزە سیاسەکان هەیە نەبوونی متمانە لە ناو خۆیانە ئەمە ناوخۆی عێراق هەروەهاش تەحەدیەکی خەرقی سیادەیە و هەروەهاش عەزێکی ئابووری هەیە بەڕاستی تا ئێستا وەکو لە ڕەشنووسەکە 21 ملیار عەجزە لە بودجەی دەوڵەتی عێراقی بۆ ساڵی 2020 خەڵک لە ژێر هێڵی هەژاری بۆ نمونە ژێر خانی ئابووری وێرانە و لەگەڵ ئەمەش خۆپیشاندانت هەیە فشارێک هەیە لەسەر شەقام و نەبوونی حکومەتێک ئەمە هەمووی تەحەدیاتە بەیاننامەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی کە من دووبارە دەڵێمەوە یەکەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە هەوڵی جێبەجێکردنی دەستوریدا و سزادانی گەندەڵکارەکان بە شێوەیەکی هێمنانە یعنی دوور لە زەجەی ئیعلامی ئەوانە کاری دەکرد بەس بە هێمنی بەداخەوە تەصفیەی ئەجەندەی ئەقلیمی لەسەر خاکی عێراق ئەوەی کرد کە عادل عەبدولمەهدی داوای استیقالە بکات چونکە عادل عەبدولمەهدی بەوە ناسراوە کار دەکات بەڵام لە هیچ کەسێک قبوڵی ناکات فشار لەسەر بخات بۆ ئەوەی کە کارێکی نادەستوری بکات بۆیە ئەتوانم ناڵێم جێبەجێ کردووە بۆ ئەوەی دوام ڕۆژ نەڵێن وتە دەستوری جێبەجێ ئەڵێم یەکەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە هەوڵی جێبەجێکردنی دەستوریدا ڕەنگە یەکەم سەرۆک وەزیرانش بە لە عێراقدا کە تەواوی لایەنەکان بە جۆرەگە جۆرەکان متەفق بوون لەسەری بەتەئکید و بێلایەنیشە باشە دکتۆر ئەمەکەم بە پرسیارێکی دیکە لە ڕۆ دەستوریەکە هیچ مەجالێکی تێدا عادل عەبدولمەهدی جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ سەرۆک وەزیران ڕێگەی پێ دەدات ئەگەر مەوزوعی دەستوریم پێ بڵیت خۆی هیچ بەرگەیەک لەناو ئەم دەستورێک تێدا نەهاتووە کە تۆ استیقالەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە دوو حاڵەتێک یان ئەوە تا سەرۆکی کۆمار داوای سندنەوەی متمانە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکات ئۆکەی یان ئەوە تا پەرلەمان لێپرسینەوەی لەگەڵ ئەکات و متمانەی لێ بسێنێت و بەڵام هیچ بەرگەیەکی دەستوری تیان نییە سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی استیقالە بدات ئەوە حاڵەتێکە حاڵەتی دوو هەمش هیچ بەرگەیەکی دەستوری تێدا نییە بڵێ واللهی غیاب عن المنصب کە ئیستا یعنی نامەکەی خلو المنصب تایە بە بێ مادەی هەشتاویەکی دەستور دەڵێ سەرۆکی کۆمار لە شوێنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە هەر هۆکارێک ئەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە شوێنی خۆی نەما بەڵام هۆکارەکە دیاری نەکراوە هۆکارەکەی دیار بەس ئەو دەڵێت تەغەیوب يعني تغيب تيانية خلوي تيانية بلام تغيب تيانية بويا أجر بشويك يا ساي هندك لواني ك اختصاص يا ساي دستوري ألين أساسا خوي استقالة يعني هاشتا لشوني خويتي شو كهيج برجيكي دستوري تيانية كأو استقالة بدات يعني أو تسرقي كومار دواي سندنوي متمنى يعني برلمان متمنى اللي بسنة توا يعني بويا احتمال بلام رأيك ترهية بۆ ئەوەی کە نەکەوێنە هەڵێکی یاسایی ئەگەر لایەن کان هەمویان اتفاقیان کرد لەسەر ئەوەی کە بەردەوام بێتیان جارێکی تر بمێنێت جارێکی تر متمانەی پێ بدرێت ئەوە باشترە حالێکی باشترە بەپێی ئەزمونە سیاسی کە لە عێراقدا هاتە ئەمە ڕوو دەدات یعنی ئەمەی لێ دەخوێنرێتەوە جارێکی دیکە ئەم شخصیەتە ئەم کەسایەتێ بێتەوە ناو گۆڕەپانی سیاسی عێراق و بەردەوام بێ لە تەواوکردنی خولەکەی خۆی طبعا وەکو ئەماژەم پێکرد بێلایەنە باشە و هێمنە لە ئیشوکارەکانی و چاکسازیەکی فعلی دەستی پێکرد بەڵام وەکو ئەماژەم پێکرد ئەو ململانەی ئیقلیمی نەیهێشت چونکە هەندێک لە هەنگاوەکانی لایەنێک قبوڵی نەدەکرد وڵاتێک قبوڵی نەکرد هەندێک لە هەنگاوەکانی وڵاتەکەی تر قبوڵی ناکرد لەگەڵ ئەمەش هەموو لایەنەکە متفقن لەسەری لەگەڵ ئەوەش خۆی سیاسەتێکی هێمنی هەیە و دراستێکی واقعی هەیە بۆ ژینگەی سیاسی عێراقی و فشارش قبوڵ ناکات لە هیچ کەسێک کە ئەوێ هەنگاوێکی نادەستوری بنێت بەڵام خۆی بەڕاستی یعنی زوو داوای استیقالەی داوە چونکە ئەو وەزعی ململانەی ئەوانە ناتوانێت کار بکات ئایا ئیستا ئەگەر هێزە سیاسەکان جارێکی تر قانجازیانە ئەگەر جارێکی تر داوای لێ بکەن کە بەردەوام بێت بەڵام بەو شێوەیە نییە کە خۆی چونکە لە بەرژەوەندی کەس نییە بەو شێوەیە بێت خلو تەغەیب عن المنصب دکتۆرە ئەم گریمانە تا چەند بەهێزە کەواتە ئێستا ینی ئەم شخصیت ئەم کەسایەتە بگەڕێتونەوە گۆڕەپانەکە ئەمە ڕوو دەدات بەم نزیکانە ینی چاوەڕێی ئەمە دەکرێت والله هەرچەند لە سیاست هەموو شتێک واریدە بەڵام بە بۆچوونی شخصی خۆمە پێم وایە نە
چونکە خودی خۆی عەبدولمەهدی لەوانەیە قبوڵی نەکات. ئێستا ئەوەی ڕوونە عێراق بە جۆرێک لە جۆرەکان هەم ینی گەڕاوەتەوە خاڵی سەفر ئەوەتە عادل عەبدولمەهدی دەڵێت ئیتر لە مودەم کاروبارەکان ڕاناپەڕێنم ئەمە لە ڕووە دەستوری و قانونیەکەەوە بۆشایی سیاسی و ئەمنی لە عێراقدا دروست ناکات یاخود کێ دەتوانێت ئەم بۆشایە پڕ بکاتەوە خۆی بۆ هەر یعنی ئەرکێک یان جێگرەکەی یان بەرپرسی ئەو مەلەفەی داناوە بۆ تێپەڕاندنی ئەو ئیشانە تەنها مەسلەی ئەمنی خۆی ئاگالیەتی ڕقم 4 بوو لە بەیاننامەکەی تا ئەو یعنی ئەو خاڵانە کە خۆی داوای کردووە پەرلەمان جێبەجێ بکات بۆ نمونە ئامادەکردنی ئەو تەواوکەری یاسای هەڵبژاردن چاودێریکردنی ئیشکردنی کۆمیسیۆنە و هەروەهاش تعدیلاتی دەستوری داوای کردووە بۆ ئەوەی لە 4/12 دوو سندوق دانرێت یەکێکی بۆ هەڵبژاردن یەکێکی بۆ تعدیلاتی دەستوری هەموارکردنی دەستورە المهم خۆی بەتەکید یعنی استقرارێکی سیاسی نابێت لە عێراق بەو شێوەیە و لە بەرژەوەندی هیچ لایەنێک نییە بەو شێوەیە بمێنێت وەزعەکان دەبێت یەک لای ببێتەوە بۆ چونکە ئەو تەحەدیانە کە باسم کرد بۆ جەنابەت زۆر تەحەدیات هەیە بەڵام ئەمە دەمێنێت هێزە سیاسەکان ئێرادەیەکی سیاسیان هەیە بۆ ئەوەی بپەلە و لە خلالی وادەی دەستوری حکوومەتێک تشکیلکەن یاننا باشە کەواتە ئێستا بژاردەکان لە بەردەم عێراقدا ئەوەیە کە سەرۆکۆمار هەم ینی بەنیازن لەگەڵ لایەنەکان کۆبنەوە بۆ دیاریکردنی بربژێرێکی نوێ بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق لە سەلاحیەت و دەسەڵاتی کێدا ئەم بربژێرە دیاری بکات یعنی بە تەنها سەرۆکۆمار دەتوانێت ئەمە بکات چونکم یعنی ڕەخنەکانیش کەم نین لەو بارەوە کە دەوترێت لە ڕووە قانونیەکەەوە مافی سەرۆکۆمار نییە کە ئەم بربژێرە دیاری بکات خۆی بپێی مادەی 76 دەستوری یەکەم باشە سەرۆکی کۆمار طبعا تەکلیفی الكتلة الأكبر کەواتە گەورەترین کوتلەی پەرلەمانی ناو پەرلەمان لە ماوەی 15 ڕۆژ ناوێکی پێ بدات وەکو کاندیدی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە تەکلیفی دەکات سەرۆکی کۆمار وەکو بۆ تشکیلکردنی حکومەت لە خلال 30 ڕۆژ کابینەکە کەواتە ئێستا پەرلەمان دەبێت کوتلەی ئەکبەر کام کوتلەی ئەکبەر لە ناو پەرلەمان دەبێت خۆی کاندیدێک ئامادە بکات و پێشکەشی سەرۆکی کۆمار کەواتە سەرۆکۆمار بە شخصی ناتوانێت کەسێک یعنی لە دەروی پەرلەمان بۆ ئەم پۆستە کاندیدکە یعنی بە ئەمە ڕوون بێ لای هاوڵاتیان با پێت بڵێم باشە ژنگەی سیاسی عێراقی تحملی ئەوە ناکات کە تۆ دەستور جارێکتر پێشل بکەیت دەستور وازەحە مادەی 76 دەستور فقرة يك واضحة تنها تكليف كردنا سروكي كومار يكلف الرئيس الجمهورية الكتلة الأكبر كواتا كي تحديدي دكات گەورەترین هێزی پەرلەمانی ئەوەی کە پێشتر لەم بابەتەدا ڕوویداوە لە بەربژێریکردنی کاندیدەکان بەپێی ئەم دەستور بووە یاخود لە دەرەوەی چوارچێوەی دەستور بووە طبعا تا علاوی لە چوارچێوەی دەستورە باشە ئەگەریش هێزە سیاسیەکان لە نێوانی خۆیان اتفاقیان کردووە بەڵام هەر بەو خاڵە یاسایانە ڕۆشتون بەڵام بەنسبەتی علاوی هەندێک لە هێزە سیاسەکان ئەگەر بینی جەنابەت ڕەخ نەدەگرن کە سەرۆکی کۆمار مرشحی یان کاندیدی کوتلەی ئەکبەری کاندید نەکرد علاوی کاندید کرد و ئەمەش طبعا لە بەرژەوەندی هیچ لایەک نییە ئەو ئیستا ئەو لێدوانانە بدرێت دەبێت ئیستا پەرلەمان كتلة أكبر واضحة چونکە نووسراوی محکمەی ئیتیحادیش تحدیدی کرد کێ كتلة أكبر ناوێک تحدیدەکەن و پێشکەشی سەرۆکی کۆمار بۆ ئەوی تەکلیفی بکات بەڵام ئەوە مهمە تۆ ئەو کەسەکە کاندیدی کەیت نە مەلەفی گەندەڵی لەسەر بێت نە حکمی وەرگردووە غیابی و یەی تۆ کاندیدی ئەەکەی بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و دەبێتش بەڕاستی ئەو خاڵانە کە خۆپیشاندەرانیش داوایان کردووە ئەو خاڵە دەستوریانە کە داوایان کردووە لە ناو کارنامەی ئەم سەرۆک ئەنجومەنی وەزیران بێت خۆیان دژی گەندەڵی دەرچوون دژی پێشکردنی دەستور و پێشکردنی مافەکانیان دەرچوون ڕژانە سەر شەقام تۆش هێنی یەکێکە هێنی حکمی غیابی وەرگردووە بەهۆی گەندەڵی یعنی طبعا ئەمە منطقیتیانە بۆیە دەبێت هێزە سیاسەکان و بە تایبەتی الكتلة الأكبر كتلەی ئەکبەرش چۆنە بەڕاستی گفتوگۆ دەکات لەگەڵ هێزەکانی ترچووکە پێویست بە دەنگی پەرلەمان کەواتە دکتۆر ڕێگەوە پرسیارە ینی بۆ نمونە کورد دەتوانێت لەسەر دیاریکردنی بربژێرەکان چی ڕۆڵێکی هەبێت یعنی دەتوانێت قسەی هەبێت لەم بابەتەدا بۆ ئەوەی دووچاری ئەم کێشەیە نەبێتەوە کە علاوی يعني روبروي كردي كردوا با پێت بڵێم کوتلەی ئەکبەر لە ناو پەرلەمان تەحدیدی ناوەکە ئەکات چۆن تەحدیدی دەکات چەند ناوێک خۆی پێ باشە
سەردانی لایەنە سیاسیەکان دەکات چونکە پێویستی بە دەنگی لایەنەکانە حتما ئەوەی کە دێت پێویستی بە دەنگی هەموو ئەو لایەنە ناو پەرلەمان ڕاستە الکتلە الئەکبەر تەحدیدی دەکات بەڵام پێویستی بە هەموو دەنگەکانە دواترش ئەو خاڵانەیشیان لێوەردەگرێت بۆ ئەوی بیخاتە کارنامەی حکوومەتی ئەو کاندیدەیە لە ماوەی پێشوو ئەو کوتلەی ئەکبەر سەردانی هەموو لایەنەکان دەکات و اتفاقێکی یان تەوافقێک هەبێت لەسەر ئەمناوە لەلایەنی هەموو هێزەکانە یان الأغلب ناڵێن 100% هەمووی دەبێت ڕازی بێت بەڵکن الأغلب و ئەو داواکارەکە هیانە داخلی کارنامەی حکومی بکات بۆ ئەوەی دواتر کەیێتەوە ناو پەرلەمان پێشکەشی پەرلەمانی بکات دەنگی لەسەر بدرێت ئەمەش کارنامەی حکومیش ڕەنگە دکتۆر ئەمەش خاڵێکی باش بێ بۆ کوردانی بۆ نمونە ئەگەر کاندیدێک بەدڵی نەبێ هەر لە ئێستا ینی ڕەتی بکاتەوە یان دەنگی پێنەدا ینی بۆ خۆی ناکاتە ئەوەی کە دواتری ژانیم کاندیدە نەتوانێت دژی خواستەکانی مەبۆستێتەوە آخر هنا کورد دەبێت ئەوە بزانین نەتەوەیەکی سەرەکی پێکاتەیەکی ڕاستە دوو هەم پێکاتێک بەڵام سەرەکیە لە پرۆسی سیاسی عێراقی بەڕاستی کەیانێکت هەیە بە پێ مادەی 117 دەستور ناوی هەرێمی کوردستانە بۆیە و سەرۆکیشت هەیە ناوی مەسعود بەرزانیە بەڕاستی یعنی ئەمە دەبێت حیسابێکی ناوخۆیی عێراقی بۆ ئەکرێت لە ناوچەکە و لە جیهانش بۆیە هێزە سیاسەکان هەمووی هێزە سیاسەکانی کورد بەیەکەوە گفتوگۆ دەکەن لەسەر چی خاڵێک داخلی کارنامەی حکومی ئەم کەسە کە ئەبێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئامادەیە یان لە بیدای بڵێت بەسەر چاو دواترش کە ئەیبینێت لایەنێک پیشگیری ئەکات غڕور سیاسی ئەیگرێت و ئەڵێت هیچ ناکەم ئەوە ناخوات ئەوەی کە فعلەن خوێندنەوەی وردی هەیە بۆ پرۆسی سیاسی عێراقی و دەزانێت چۆن تەسەڕف دەکات و دەزانێت دەبێت هەموو لایەنەکان بەیەکەوە متفق بن لەسەر ئەو کاندیدە بۆ ئەوەی کە بتوان پرۆسەکە بەردەوام بێت هەر کاتێک تەوافقت شکاند هەر کاتێک شەڕەکەتت شکاند معنای ئەوەیە بەردەوام بوونی ملیملانەی سیاسی کە رێگر ئەبێت بەرامبەر ئیشوکاری حکومەت و هەروەهاش بەر و سەقام یعنی سەقامگیری سیاسی لە عێراق نامێنێت دکتۆر مەبەستی پرسیارەکەی من بەڕوونی ڕێک ئەو بوو ینی کورد ئەگەر بە سەرەتایەکی باش دەستی پێکرد حتمما نەتیجەکەشی باش دەبێت ینی لە سەروبەندی بربژێریکردنی کاندیدەکان دەتوانێت ئەم سەرەتا باشە دەست پێ بکات ینی دەتوانێت ئەمە بکات وەکو من تێناگەم لە پرسیارەکەت چییە ینی مەبەستم ینی بۆ نمونە هەر بربژێرێک کاتێک کاندید دەکرێت بەڵێ کورد ینی پێکاتەی گرنگە قسەی دەبێت لەسەر بربژێریکردنی کاندیدا ینی دەکرێت ئەو مەرجانەی کە کورد لە حکومەتی نوێی عێراقدا هەیە هەر لە سەرەتاوە بیکاتە مەرج بۆ دەنگدان بم بربژێرە کورد بە بەردەوامی کاری کردووە بە مەرج نە داوای ئەوە بابزانین چونکە بۆی وردبین لە زمانی سیاسی ئەمە پێ ئەوترێت ئەو خاڵانە خاڵە دەستوریەکان کە پەیوەندیان هەیە بە مافی ملەتی کورد و ئەو مەلەفانە لە نێوانی حکومەتی هەرێم و حکومەتی بەغدا کە تا ئێستا یعنی چارەسەر نەکراوە ئەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئامادەیە چارەسەری بکات یان نە ئامادەبوون یعنی چۆن ئەگەر ئامادەی هەبوو ئەی خاتە ناو کارنامەی حکومی هەرچەنش لە کاتی بۆ نمونە مالیکی ڕێکەوتنامەی هەولێر کە هەمووی بەندە دەستوریەکان بوو باشە و لە کاتی عەبادی لە ناو کارنامەی حکومی بوو دەنگیشمان لەسەردا لە ناو پەرلەمان بەڵام جێبەجێ نەکرد گرفتێکی دیکەیە بۆیە کە ئەڵێم کورد یەک ریز و یەک دەنگ بێت ڕاستە بۆ نمونە جێبەجێیان نەکرد بەڵام ئێمە وەکو کورد یەک دەنگ و یەک ریز بین ڕێگر بووین بەرامبەر پێشلکردنی مافەکانی ملەتی کورد بوو لە خولی دووهەم بۆ چونکە یەک ریز و یەک دەنگ بووین ڕاستە نامانتوانی هەموو مافەکان بەدەست بێنین بەڵام توانیمان تا ڕادەیەک مافەکان یعنی هەندێک لە مافەکان بەدەست بێنین وەرێگر بین بەرامبەر پێشلکاریەکان بەڵام بەداخەوە لە خولی سێهەم یەک ریز یەک دەنگ نەبووین ئەوەی کە رێگریمان لێ دەکرد لە خولی دووهەم هەمووی پەسەندکرا دژی کورد طبعاً بۆیە دەڵێم لەم خولی چوارەم ئینشاءالله بەردەوام دەبن یەک دەنگ و یەک هەڵوێست بێن بۆ ئەوەی بتوانین ئەو مافانەی کە لە دەستور چەسپاوە بەدەستمان نەهێناوە بەدەستی بێنین باشە دکتۆرە ئەو 15 ڕۆژێک کە ئێستا دیاریکراوە بۆ دیاریکردنی بربژێرێک دەتوانێت لە ماوەیەدا ئەم بربژێرە یەکلای بکرێتەوە ئەگەر یەکلا نەکرێتەوە لێکۆتە خراپەکانی چی دەبێت والله لە عێراق وەکو ئاماژەم پێکرد ئەساسی ئەو ململانێکی لە عێراق ئەساسی واقع عێراقی ئەمڕۆ بەهۆی ڕێزنەگرتن لە دەستور و جێبەجێنەکردنی دەستورە بەهۆی گەندەڵیە یعنی من دەتوانم بڵێم جێبەجێنەکردنی دەستور و گەندەڵی
سەرەکترین هۆکارە بۆ وەزعی ئەو دۆخی عێراقی ئەمڕۆ. ئەگەر نەگەیشتنە ناوێک هیچیش نابێت چونکە ئەوان ڕاهاتوون لەسەر پێشیلکردنی دەستورە ئەگینا خۆی ئەمە وادێکی دەستوری دەبێت ناوێک تهدید بکرێت بەڕاستی و سەرۆکی کۆمار تەکلیفی کات بەڵام ئەگەر تەکلیفیش نەکرا یعنی حاڵی بەندەکانی تر کە پێشەکراوە بەڵام هیوادارین وەکو ئاماژەم پێکرد تەحەدیاتێکی زۆرە تەحەدی سیاسی ئەمنی تەندروستی خۆپیشاندان دەبێت لە چاوی ئەو هەموو تەحەدیاتە بکرێت و ناوێک یعنی زۆر خەڵک هەیە کاکە زۆر کەسایەتی هەیە دەستپاکە بە ئەزمونە خبرەی هەیە ئەگەر ینی کاندیدیکەن دەتوانێت سەرکەوتوو بێت ڕەنگە ینی دکتۆر هەروکو دوایین پرسیاری ڕەنگە بابەتەکە ئەوەندەی بابەتێکی ناوخۆیش بێت ئەوەندەی بابەتێکی ئەقلیمینی و دەوڵەتی بێت ینی لە دیاریکردنی هەر بەربژێرێک بۆ سەرۆک وەزیران ینی خۆ بۆ خۆی ئەمەش لەوانەیە گرفتێکی دیکە بێت لە بابەتەکەدا. من بە بۆچوونی شخصی خۆم باشە و لە ئەزمموی چەند ساڵی لە پەرلەمانی عێراق لە دۆخۆل ململانی ئیقلیمی لەسەر خاکی عێراق ئەوە دەکات کە بەڕاستی یعنی زۆر کێشە دروست بێت و بە بەڵگەشەوە نمونەی عادل عەبدولمەهدی سەرکەوتوو بوو بەهێمنی کاری دەکرد هەوڵی جێبەجێکردنی دەستوریدا بەڵام بەدڵی لە ئەو هەنگاوانەکە ئێنا بۆ بەرژەوەندی عێراقیەکان بوو هاوڵاتیان بوو هەندێکی بەدڵی ئەم لایەنە نەبوو هەندێکی بەدڵی ئەم مەبەستم ئیقلیمی لاین ئیقلیمی نەبوو هەندێکی بەدڵی ئەو لاین ئیقلیمی. زۆر سپاس بۆ ئەشواق جاف ئەندامی خولی پێشی پەرلەمانی عێراق سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بەجەنابەت. دووبارە بەخێر بیت. بژێت. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.